پێشمەرگە ئارامی تەواوی بۆ دێهاتەکانی ناوچەی داودە جێگیر کردووە. بە درێژایی نزیکەی 30 کیلۆمەتری پاڵ زنجیرە چیای غەڕە و دێی پەڵکانە. هێزەکانی پێشمەرگە سەنگەریان توندە و بە ئاگان لەو جموجۆڵانەی داعش کە لەو سنوورەدا مەرامیانە ئارامی پێبشێوێنن. ئەمە یەکێک لە ئەرکەکانی ئێمە سەدێکی باش دروستکەین لە نێوان هاوڵاتیانی خۆمان و تیرسانی داعش لەم منتیقە. دوو مەترسیەکانی داعش ئەم منتیقەی کینائیە و منتیقەیەکە دوورەدەسە و منتیقەیەکە ئەتوانم بڵێم زۆر چەپەکە لە شوێنێکە چەپەک کەوتووە. ئێستش تیرۆسانی داعش ئێریان کەوتم بەڵگا ئێمە ینی پشت بەخوا هەموو ڕۆژێ هێزەکانی پێشمەرگە لەم ناوچانە کێماڵەکەن و بەدواداچوون ئەکەن و لە ئامادە باشیشان. فەرماندەی میحوەری حەمرین و لیوای 144 پێشمەرگە بە مەیدانی ناوچەکە دەپشکنن. ئێرە سێگۆشەی نێوان کفری خورمات و سلێمان بەگە کە نزیکەی 2 ساڵە داعش جموجۆڵەکانی تیایدا تەشەنە پێکردووە و وەک مۆڵگە بەکاری هێناوە. بوونی پێشمەرگە پەلوپۆی تیرۆری خستووە و دەلاقەکانی هەڕەشەکردنی لێداخستوون. بە گەڕانەوەی پێشمەرگە و بە تەواجودی پێشمەرگە لەم ناوچانە و بوونی پێشمەرگە لەم ناوچانە خەڵکەکە زیاتر تەمین بووە، خەڵکەکە زیاتر لە شوێنی خۆی ماوەتەوە، زیاتر ئەم هێزانەی ئێمە بۆ بەرگریە لە خەڵکەکە جۆری چالاکیانیان گۆڕیوە بۆ ئەوەی کە لە باتیەوەی بچن لە شوێنێکەوە لە دوورێکەوە و فیشەکە بتەقێنن دێنە سەر ڕەبایەکان و ئەچنە لە خانەقین هەروەها چوونەتە سەر مقەڕات لە منتیقەی کوڵەجۆ هەر بە هەمان شێوە لە منتیقەی جادەی قۆری چای با بڵین سلێمان بەگ بە هەمان شێوە کەمینیان داناوە هەست ئەکەین کە جۆری چالاکیەکانیان گۆڕیوە بەرەو هەڵکشان. زیاتر لە 20 ئاوای ئەم ناوچەیە کە پێشتر بەشێکیان مەترسی هەڕەشەی داعشیان لەسەر بوو ئێستا بێترسن. هێزەکانی پێشمەرگە ئەو دیوارن کە لە نێوان تێرۆر و ناوچەکەدا هەڵچەندراون. تارمایی هەڕەشەکانی تیرۆر هێشتا لەم ناوچە بەرینەی داودەدا هەست پێکرێ، بەڵام ئەوە هێزی پێشمەرگەیە کە هەموو دەرگاکانی لێداخستون و ئارامی بۆ ئەم دێهاتانە دەستەبەر کردووە. سامان کەریم کورد چات نیوز، قوڵای ناوچەی داودە.